مامۆستا بابێمە سەر ئەو پرسیارە ماوەیەکی زۆرە لە هونەر دوورکەوتونەتەوە. ڕاست باشە دەمەوێت ئەو پرسیارە بکەم. پلان و پرۆژە چییە بۆ لایەنی هونەری؟ ئایا بەنیازن دەربکەونەوە؟ هیچ پرۆژە و پلانێکتان هەیە یانیش؟ ئەمن پاش مردنی خێزانم بە ڕەحمەت بی خێزانی یەکەمم نیگا خان نیگا بوو بەکر خەرچی سلێمانی بوو. بزانە من چەند هەولێری ماوجە لە سلێمانی ژنم هینام. ئەو کۆ مامۆستاجا دوای ئەوەی وەڵامی ئەو پرسیارت دامەوە لەسەر ئەو شتەش پرسیارەکە باشە. ئەوە پاش وەفاتیوی نەمتانی بچمەوە پشت کامێرێ. من یانی ئەم نووسەر بووم، هەم ئەکتەر بووم، هەم دەرهێنەر بووم. وەفاتیوی تاسیری لە من کردە و تاسیرێ وای کردکەوە نەتوانم جارێکی دیش بکەم. بەس ئێستا بڕیارمدایە ماوەک پێش ئێستاش لە چاوپێکەوتنەچی گوتم دەست پێ دەکەمەوە. ئێستا لە مەرحەلەی نووسین و ئامادەکردنی سیناریۆم ئینشاڵڵا شتێکم دەبێ ئەگەر 10 حەڵقەشبی دەست پێ دەکەمەوە ئینشاڵڵا. ئەوجا مامۆستا با ئەو چیرۆکە لۆ دوایە لێگەڕێ باسی هاوسەرەکەت خوا لێ خۆش بێ ئینشاڵڵا. تەمبەرخانە بەشەکە لە فەیسبووکەکەتان دەمێ بزانم ئەو بابەتە دەکرێتە دراما یان پرۆژەیەکە یان ئەوە 11مین نووسینمە کە دەینووسم. تەمبەرخانە پێش ئەوە ڕاوم نووسی، سەمای مارەکانم نووسی، سکرتێرەم نووسی، عادێومەدێم نووسی، خۆشەویستی لە سەردەمی کۆڕۆنام نووسی، دوای کۆڕۆنام نووسی، قوماشم نووسی. ئێستا ئاخر نووسینم ئەوەیە تەمبەرخانەیە. وابزانم 240 حەڵقەم نووسێ لە 41 ڕەنگە 250 حەڵقەی مابی. نا هەر شتێک بوو بە خەیاڵم داهات. واتە نابتە پرۆژەی هونەری. ئەوە هەر دەرهێنەرێک بیاوێ ئیشی لێ بکە هیچ مادی نابی، چونکە سیناریۆیەکەم بە تەفاسیل نووسیە. یعنی دەرهێنەر کە دەخینتەوە مەسەرەن کە باسی ئەو حەوشەی دەکەم. دەرێم دەرکەچی گەورەی هەبوو، دێژۆرێ سەرەکەی دەراز بوو، پشتی حەدیقە بوو، دیوارەکەی ئەو هایە، کاشەکەی ئەو هایە، کورسیمێزێک لە پشتەوە دانرا، دوو کەس بە وردی. لەبەرەوە دەرهێنەر ئەگەر ئیشی لەسەر بکەم پێویستی بە من نابی برێ ئەرێ تو لێرە مەقسەدت چییە. اینجا حیوارەکانیشم هەمووی بە تەفسیل نووسیە. هەر ئەگەر دەرهێنەرێک بێوێ بیکاتە پرۆژە چوونەری دەتوانێت مسەلسەلەکی زۆر باشی لێ دروست بکە. خۆشم ئەگەر بیکەم دەتوانم.